هاوکات لەگەڵ بەردەوامی شەڕی نێوان ئیسرائیل و بزوتنەوەی حەماس پریشکی ئاڵۆزیەکان خەریکە دەگاتە عێراق و هەرێم و بە تایبەت بە پاساوی پاڵپشتیکردنی ئیسرائیل گروپە چەکدارە شیعەکان بەردەوامن لە بۆردومانکردنی بنکە سەربازیەکانی ئەمریکا لە پارێزگای ئەنبار و بنکەی هەریر لە هەولێر. ینی کەم لەو ماوەی پێشوودا لەگەڵ حەشت کۆبووەوە لەگەڵ ئامەری لەگەڵ جەماعەتی ئەکرەم ڕکابی لەگەڵ جەماعەتی خەزعەلی کۆبنەوەیان کردووە هەوڵیان داوە میلیشیا چەکدارەکان لە حاڵەتی ئامادەباشیدا بن بۆ هەر ئەگەرێک ئەگە بیانەوێت جەنگەکە بەسەر ئیسرائیلدا یاخۆ بەرەی جەنگی تر لەسەر ئیسرائیل بکەنەوە لە جنوبی لوبنان بە هەمان شێوە کۆبنەوە کراوە لەگەڵ میلیشاکانی لە سووریادا کۆبنەوەی کردووە هەموو ئامادەکاریانە چ لەگەڵ حوسیەکانی ئەمن هەموو ئامادەکاریانە لایەن ئێرانەوە بەبێ گومانەوە ئامادەکاری کردووە بۆ ئەوەیکەوە لە ئەگەری فراوانبوونی جەنگکە بتوانێت بەرەیتری جەنگ بۆی مەترسیەکان لەسەر خۆی دوور بخاتەوە. بزوتنەوەی حەماس پاڵپشتیکردنی ئێرانی نەشاردوتەوە بۆیە لە ساتەوەختی دەستپێکردنی شەڕی غەزەوە تا ئێستا گروپە چەکدارەکان لە عێراق و لوبنان و یەمەن و سووریا لە جموجۆڵی بەردەوامدان. چاودێران پێیان وایە گەرجەنگی غەزە بەردەوام بێت کاریگەری لەسەر جوگرافیای عێراقیش دروست دەکات. ئەگەری ئەوە هەیە کە دەوڵەتێک بۆ فلەستینەکان دروست کرێت لە زفەی غەربی و لە بە حەماس و لە مەقابلی ئەم دروستکردنی ئەم دەوڵەتە جۆرێک لە هاوکێشەکان بگۆڕەیەکی لە وڵاتانی کە ئەگەری تایە هاوکێشەکانی یا جوگرافیاکەی بگۆڕی عێراقە. گەیشتنی پریشکی ئاگری جەنگ بە عێراق و ناوچەکە لە کاتێکدایە هێزە کوردیەکان هیچ ئامادەکاریەکیان بۆ پێشاتە سیاسی و سەربازیەکان نەکردووە. پەیوەندی نێوان لایەنە کوردیەکانیش ئاسایی نییە و هەر لایەنە و خاوەنی ئەجەندای تایبەت بە خۆیەتی. دووری لە یەک زۆرە و نڕاستیە ئەجندای جیاواز تحکومەکان لەم ئیشە بەداخەوە وا ئەبینین کاریگەری زۆری لەسەر دۆزی کورد هەیە و کاریگەری لەسەر ئەم پەرتەوازەیی کە لە هەرێمی کوردستانە هەیە زیاتر و زیاتر ئەبێ. مەترسیەکان لەسەر گەیشتنی پریشکی ئاڵۆزیەکانی غەزە بە عێراق و ناوچەکە لە کاتێکدایە گروپە چەکدارە شیعەکانی عێراق بە ئاشکرا هەڕەشە دەکەن و خواستی خۆیان بۆ بەشداریکردن لە شەڕی نێوان حەماس و ئیسرائیل ناشارنەوە. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمریکا، کەرکووک.